ساڵ لە دوای ساڵ ڕێژەی لە سێدارەدان لە ئێران ڕوو لە زیاد بوونە. بە جۆرێک بەپێی ئامارێک لە ساڵی ڕابردوودا ڕێژەی لە سێدارەدان گەیشتوتە ئاستێک لە 25 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران لە 8مین راپۆرتی ساڵانەیدا بڵاوی کردەوە ساڵی ڕابردوو حکوومەتی تاران 969 کەسی لە سێدارە داوە. ئەوەش بەراورد بە ساڵی 2014 کە 753 کەسی لەو ساڵەدا لە سێدارەدا بوو ڕێژەکە لە 129 زیادی کردووە. بەڵام بەپێی ئامارە فەرمیەکانی کۆماری ئیسلامی ساڵی ڕابردوو تەنیا 373 کەس لە ئێران لە سێدارە دراون. ئەوەش لە 139 کۆی ئەو ڕێژەی لە سێدارە دانانەیە کە ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران بڵاوی کردوتەوە. ڕێکخراوەکە ئاماژەی بەوەش کردووە لە 195 سزای لە سێدارەدانەکان لە ناوچەی کەمەنە تاوایەتەکانی کورد و بەلوچ و ئازەریەکان ئەنجام دراون کە 5 کەسیان زیندانی سیاسی کورد بوون. ئاماژەی بەوەش کردووە لەو 969 کەسە 638 کەسیان بە تۆمەتی ماددەی هۆشبەر لە سێدارە دراون. ئەوەش دەکاتە کۆی لە 166 زیندانیە لە سێدار دراوەکان. 207 کەسیش بە تۆمەتی کوشتنی بانقەز لە سێدارە دراون کە دەکاتە لە 121 کۆی لە سێدارە دراوەکان. هەر بەپێی راپۆرتەکە لەو ژمارەیە 40 کەسیان بە تۆمەتی دژایەتی کردنی وڵات و دەستدرێژی لە سێدارە دراون کە بەلایانی کەمەوە 13 کەسیان بە تۆمەتی سیاسی و ئەمنی لە سێدارە دراون. ئەوەش دەکاتە لە 106 کۆی لە سێدارە دراوانی ساڵی ڕابردوو. ڕێکخراوەکە ڕاشی گەیاندووە ڕێژەی لە 103 ئەو کەسانەی لە سێدارە دراون هۆکاری لە سێدارەدانەکانیان دیار نییە. لە بەرامبەر ئەوانشدا 262 کەس کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا بوو سکاڵەکارەکانیان لیان خۆش بوون و لە سزای لە سێدارەدان ڕزگاریان بووە. بەپێی راپۆرتەکە لە ساڵی ڕابردوودا ڕۆژانە 3 کەس لە ئێراندا لە سێدارە دراون کە 57 کەسیان بە بەرچاوی خەڵکەوە لە شوێنە گشتیەکاندا لە سێدارە دراون. بەلایانی کەمیشەوە سیانیان تەمەنیان لە خوار 18 ساڵیەوە بووە و 19 شیان ژن بوون. هەر لە راپۆرتەکەشدا هاتووە سەرباری ئەوەی حکوومەتی ئێران لە ساڵی 2015دا پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی جیهاندا باشتر بووە، بەڵام زۆرترین سزای لە سێدارەدانی لەو ساڵەدا جێبەجێ کردووە. دەژڵێت لە ماوەی گرتنەدەستی پۆستی سەرۆک کۆماری لەلایەن حەسەن ڕۆحانیەوە لە مانگی حوزەیرانی 2013ەوە تا کۆتایی ساڵی 2015 2162 کەس لە سێدارە دراون. هاوکات بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ لە ئێران کە پێشکەشی پەرلەمانی بەریتانیا کردووە، ڕێژەی لە سێدارەدان لە ئێران لە 10 ساڵی ڕابردوودا یەک ئاڕاستە لە بەرزبوونەوەدایە. بە جۆرێک لە ساڵی 2005دا 94 کەس لە سێدارە دراون و لە 2010دا بۆ 546 کەس بەرز بۆتەوە و لە 2015دا ڕێژەکە دەهێندە زیادی کردووە. بەو پێیە لە ساڵی 2005ەوە تا ئێستا 4834 کەس لە ئێران لە سێدارە دراون. هەروەها هەواڵی لە سێدارەدانی 700 کەسی دیکەش بڵاو بووەتەوە، بەڵام تا ئێستا لەلایەن حکوومەت و دەزگای دادوەری ئێرانەوە پشتڕاست نەکراوەتەوە. سەرهەنگ ئیسماعیل، NRT.